ئەمڕۆ ڕۆژی لەبەرکردنی جلی کوردیەوە و بەشێکی زۆر لە ناوەندەکانی خوێندن و دام و دەستگاکان بە جلی کوردیەوە دەوام دەکەن. لە بەرامبەر ئازادکردنی 13 ڕاهیبدا کە لەلایەن بەرەی نووسڕەوە دەستگیر کرابوون، حکوومەتی سووریا 150 ژن ئازاد دەکات کە سەربەلایەنەکانی ئۆپۆزیسیۆنی ئەو وڵاتن. وەفدەکەی بەدەبەوە هەدەبە لە ئیمراڵی گەڕانەوە و ڕایانگەیان ئۆجەلان لەسەر قۆناغی ئاشتی لە نەورۆزی ئەم ساڵدا پەیامێک بڵاو دەکاتەوە. سڵاوتان لەبێ بەڕێزان، ڕۆژی جلی کوردی لە هەموو لایەک پیرۆز بێ و هاوڵەکانتان پێشکەشەکەین. ئەمڕۆ ڕۆژی پۆشینی جلی کوردیەوە و هاوڵاتیان لە سەرجەم شار و شارۆچکە و ناوچەکانی یاریێمی کوردستاندا لەو ڕۆژەدا جلوبەرگی کوردی دەپۆشن و یادی دەکەنەوە. دێ ئازاری هەموو ساڵێک بووەتە بۆنەیەک بۆ پۆشینی جلوبەرگی کوردی، هاوکات لە سەرجەم دام و دەستگاکانی حکوومەت یاریێمی کوردستانیشدا ڕێگە دراوە بە فەرمانبەران لەو ڕۆژەدا بە جلی کوردیەوە دەوام بکەن. پێشتریش وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم ڕۆژی پۆشینی جلی کوردی لە دەی 3 دیاری کرد و ڕایگەیان بە شێوەیەکی ئارەزومەندانە سەرجەم خوێندکاران و مامۆستایان و فەرمانبەران دەتوانن بە جلی کوردیەوە دەوامی خۆیان بکەن. ئەوە لە کاتێکدایە پێشتر وەزارەتی پەروەردە 8 مارس کە ئەو کاتە لەگەڵ ڕۆژی جیهانی ژنان بۆ پۆشینی جلی کوردی دیاری کردبوو. ئاژانسەکانی هەواڵ بڵاویان کردەوە دوای ئەوەی کە بەرەی نووسرە 13 ڕاهیبەکەی معلولای ئازاد کرد. لە بەرامبەریشدا حکوومەتی سووریا بڕیاری داوە 150 ئەندامی ژنی ئۆپۆزیسیۆنی ئەو وڵاتە ئازاد بکە. ئەو 13 ڕاهیبە مەسیحیە 3 مانگ بەر لە ئێستا لەلایەن بەرەی نووسرەوە بە بارمتە گیرابوون و بڕیاری ئازادکردنیشیان لەسەر داوای هەریەکە لە وڵاتانی لوبنان و قەتەر بووە. دەوترێژ بەرەی نووسرا لە بەرامبەردا داوای لە حکوومەتی سووریا کردووە جگە لە ئازادکردنی 150 ئەندامی ژنی ئۆپۆزیسیۆن هێرشەکانی بۆ سەر شاری یەبروت بوەستێنێ. ئاژانسی هەواڵی فەڕەنسی لە زاری یەکێک لە ڕاهیبەکانەوە بڵاوی کردەوە باری تەندروستی هەموو ڕاهیبەکان جێگیرە و لە ماوەی بەدیلگرتنیشیاندا لەلایەن ئەندامەکانی بەرەی نووسرەوە سەر هەڵسوکەوتی نەشیاویان بەرامبەر نەکراوە. وەفدەکەی بەدەبەوە هەدەبە دوای سەردانی عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری پارتی کرێکارانی کوردستان پەکەکە ڕایانگەیان هەرچەندە تا ئێستا گفتوگۆکان نەچوونەتە قۆناغی ڕێکەوتنەوە، بەڵام ئۆجەلان هێشتا بەرامبەر قۆناغەکە بە ئومێدە و لە نەورۆزیشدا پەیامێک بڵاو دەکاتەوە. ئاژانسی فراد نیوز بڵاوی کردەوە وەفدەکەی بەدەبەوە هەدەبە لە دوورگەی ئیمراڵی گەڕانەوە. دوای گەڕانەوەشیان وەفدەکە ڕایگەیان ئۆجەلان لە نەورۆزی ئەم ساڵدا لە ئامەد وەک هەڵسەنگاندنێک بۆ ڕووداوەکانی قۆناغی ئاشتی پەیامێک بڵاو دەکاتەوە. وەفدەکە لە نووسراوێکیشدا ڕایگەیان ئۆجەلان داوای لە یەکتر نزیکبوونەوەی لایەنەکانی کردووە و وتوویەتی سەرەڕای ئاستەنگەکانی قۆناغی ئاشتی دەرەنجامەکەی دەبێت لە چوارچێوەی یاسادا ڕێکەوتنێک بکرێت. لە مانگی ئازاری ڕابردووشدا و لە 21 نەورۆزدا عەبدوڵڵا ئۆجەلان لە ئامەد پەیامێکی بڵاو کردەوە و ڕایگەیان لە ئێستاوە چەکەکان بێدەنگ دەبن و قۆناغی ئاشتی دەست پێ دەکاتەوە. نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە دوا کۆبوونەوەی لەگەڵ فراکسیۆنەکانی پارلەمان بەڵێنی داوە بە دووەداچوون بۆ کەیسی ئەو 3 زیندانیەی مەحەطەی شاری هەولێر و بێسەر و شوێنکراوەکانی شەڕی ناوخۆ بکات. ئەندامێکی پارلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بەیاناتی ڕاگەیان ئەوان پرسی بێسەر و شوێنکراوەکانی شەڕی ناوخۆیان خستۆتە ڕوو ئاماژەیان بۆش کردووە. بێسەر و شوێنکراو هەیە لە گرتوخانەکانی ئاسایش و زیندانی نهێنی بینراوە. نێچیرەڤان لە دوایین دیدار لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان بە تایبەت قسەمان لەگەڵ کرد بۆ ئەو دۆسیەیە، دوو دۆسیەی بێسەر و شوێنەکان و دۆسیەی ئەو زیندانیانەی کە لە ژێر هەڕەشەی ناموسا سزادراون. دیارە نیگەرانی خۆی دەربڕی و بەڵێنیدا ناوەکان و دۆسیەکانی ئەو زیندانیانە بگەێنینە دەستی بە دوواداچوونی جددیەکە. ئێمە ئێستا لە ئامادەکردنی ناو کەیس و دۆسیەکانیان داین و بیگەێنینە دەستی بەڕێسەرۆکی حکوومەت و بە دوای وعدەکەشا دەچین و چاوەڕێی ئەو بەڵێناکەین کە پێی داوین لێکۆڵینەوە بکات لەو دۆسیانە لەو سزادراوانەی کە بەو جۆرە سزادراون.
بەرهەم ساڵح جێگری دەست لە کارکێشاوەی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیاریدا تەواوی ئەو مڵک و ماڵی یەکێتی پێیداوە بیگەڕێنێتەوە بۆ حیزبەکە لە هەنگاوێکدا کە درێژکراوەی بڕیاری دەست لە کارکێشانەوەکەیەتی لە جێگری سکرتێری گشتی بەرهەم ساڵح لە لێدوانێکی تایبەتدا بەیاناتی ڕاگەیاند بڕیاری داوە هەموو ئەو مڵک و ماڵانەی کە یەکێتی پێیداوە ڕادەستی بکاتەوە. بەرهەم ساڵح ڕاشی گەیاند لە ئێستادا سەرقاڵی نۆژەنکردنەوەی خانووەکەی ماڵی باوکێتی لە گەڕەکی عەقاری سلێمانی و لە نزیکترین ماوەدا دەگوازێتەوە بۆی. دوای گەڕانەوەی بەرهەم ساڵح لە ئەمریکا و وەرگرتنی پۆستی سەرۆکی حکوومەت ئیدارەی سلێمانی لە مانگی 2001دا لەو خانووەی ماڵی باوکیدا ژیاوە پێش ئەوەی بچێتە خانووی یەکێتیەوە. هەر لەو خانوەشدا لە ڕۆژی 4 نیسانی 2002 چەند چەکدارێک هێرشیان کردە سەر ماڵەکەی و لە هەوڵێکی کوشتن ڕزگاری بوو کە بەهۆیەوە 3 لە پاسەوانەکانی کوژران. بەرهەم ساڵح لە ئێستاشدا لەو خانوەدا دەژی و لەو خانوەدا دەژی یەکێتی پێیداوە کە دەکەوێتە سەیرانگای مێرگەپان نزیک سلێمانی. لە کۆنگرەی یەکەم یەکێتی ساڵی 1992 بەرهەم ساڵح بۆتە ئەندامی سەرکردایەتی لە کۆنگرەی سێمیشەوە لە ساڵی 2010 تا ئێوارەی ڕۆژی 1 شۆباتی ڕابردوو جێگیری دووەمی سکرتێری گشتی بووە. قەیرانی هەولێر و بەغدا بەردەوامە. لە ناوخۆی هەرێمی کوردستانیش ڕای جیاواز لەسەر کێشەکانی هەردوو لا بەدی دەکرێت بەوەی هەرێم لەسەر بنەمای نیشتیمانی مامەڵەی لەگەڵ کێشەکانی لەگەڵ بەغدا نەکردووە. زۆر جار لە کاتی قوڵبوونەوەی کێشەکانی نێوان هەرێم و ناوەند بەشێک لەلایەنە سیاسەکانی تری عێراق هەوڵیان داوە ڕۆڵی نێوەنگیری لا نێوان هەردوو لا ببینن، بەڵام چارەسەرەکان تەنها کاتی بوونە و دوجار بە شێوەیەکی قوڵتر سەریان هەڵداوەتەوە. لە ئێستاشدا کە کێشەکانی نێوان هەرێم و ناوەند گەیشتۆتە ئاستی باڵا، هەریەک لە عادل عەبدولمەهدی جێگری پێشووی سەرۆک کۆماری عێراق و ئەحمەد چەلەبی سەرۆکی کۆنگرەی نیشتیمانی عێراق سەردانی هەرێمی کوردستانیان کردو لەگەڵ مەسعود بارزانی سەرۆکی هەرێم کۆبوونەوە. پێش دەچێت ئامانج لە سەردانەکەیاندا بۆ لای بارزانی پەیوەست بێت با کێشەکانی هەردوو لاو لە یەکتر نزیککردنەوەیان، بەڵام بەلای بەشێک لە لایەنە سیاسیەکان ئەم سەردانانە ناتوانێت کێشەکان بە یەکجاری چارەسەر بکات، چونکە پێیان وایە عێراق مەبەستی چارەسەرکردنی کێشەکانی نییە. هەرێمی کوردستان پرسێکی نیشتیمانیە، پرسی نەتەوەیەکە و ئەمە دید و بۆچوونێکی جیاواز لەلایەن حکومرانی ئەو ڕۆی بەغدا لە بەرامبەر ئەم پرسە بەدی دەکرێت. بۆیە دوێنێش ئەم پرسانە هەر بە شێوکی هەڵواستراوی مابوونەوە تەنانەت ساڵانی پێشوش کە پەیوەندیەکان هەڵپەیمانێتەکان لە بینی لایەنە سیاسیەکان زۆر توند و تۆڵ بوون بە بەردەوامی ئێمە تووشی ئەو هەوراز و نشێویانە دەبووین. بۆیە ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو دەبینین ئەم گرفتانە ڕق و ڕیشەی مێژووی. ئەگەرچی ماوەی چەند ساڵێکە هەرێم و ناوەند نەیانتوانیوە بگەم بە ڕێکەوتنێک لەسەر کێشەکانیان، بەردەوام هەردوو لاژ یەکتریان با هۆکاری کێشەکان داناوە. هاوکات لە ناوخۆی هەرێمیش بۆچوونی جیاواز لە نێوان لایەنە سیاسیەکان بەدی دەکرێت بەوەی کە هەرێم لەسەر بنەمای نیشتیمانی مامەڵەی لەگەڵ ئەو پرسەدا نەکردووە، بەڵکو بەشێک لە بەرپرسانی یەکێتی نیشتیمانی کوردستان کێشەکانی نێوان هەرێم و ناوەند با کێشەی تاکە کەسی و تاگلایەنی وەسف دەکەن. لە هەرێمی کوردستان زۆر جار ئەم پەیوەندیانە لەسەر ڕووی یەک لایەنی سیاسی دەردەکەوێت کە پارتی دموکراتی کوردستانە، بۆیە یعنی ئیرادەیەکی جەماوەری میلەتی یەکریزی نیشتیمانی بەرامبەر بە بەغدا بوونی نیە، هەستی پێ ناکەین. سەرباری بوونی چەندین کێشەی نێوان هەرێم و ناوەند و چارەسەر نەکردنی لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا، بەڵام لەسەر ئاستی ناوخۆی هەرێمیش لایەنەکان خۆیان ناتوانن بگەم بە ڕێکەوتنێک لەسەر دابەشکردنی پۆستەکان. ئەوە تا ماوەی زیاتر لە 5 مانگا بەسەر هەڵبژاردنە پەرلەمانیەکەی هەرێم تێدەپەڕێت، کەچی هێشتا لایەنەکان نەیانتوانیوە حکوومەت پێک بێنن. بەلای بەشێک لە چاودێرانی شەوە نەبوونی یەکدەنجی و یەکریزی نێوان لایەنەکان هۆکارێکی ترن بۆ دەرخستنی خاڵی لاوازی هەرێم بەرامبەر بە حکوومەتی اتحادی. شراکەتی حقیقت نەبوو لە هەرێمی کوردستان، ئەوەی هەبوو لە چەند ساڵی ڕابردوودا پارتیوێکێتی حکومڕانی ئەم دەبەرەیان کردووە، ئەم هەرێمیان کردووە و بڕیاریەکان و ئەو بڕیارانەی کە داویانەوە مامەڵەیان کردووە لەگەڵ حکوومەتی ناوەندی و هاوکێشە هەرێمیەکاندا، ئەوانە ئەو دوولایە نەبوونە، بەڵام لایەنەکانی تر شەریک نەبووینە. ماوەی چەند ساڵێکە چەندین پرسی وەک مادەی 140 یاسای نەوتوگاز و پرسی پێشمەرگە و داهاتی ناوخۆی هەرێم بوونەتە خاڵی ناکۆچی نێوان هەردوو حکوومەتی هەرێم و ئیتحادی، بەڵام ئەم جاریان پرسی فرۆشتنی نەوتی هەرێم لارەگەی بۆڕیەوە بۆ تورکیا کێشەکانی ئالۆزتر کرد تا ئەوڕادەیەی کە حکوومەتی ناوەند بڕیاری ڕاگررتنی موچەی فەرمانبەرانی هەرێمی ڕاگەیاند. پێش دەچێت کێشەکان ئەم جاریان هێندە ئالۆز ببن، چارەسەریان وا ئاسان نەبێت. فەرمان محەممەد ئێنارتی، هەولێر.
ساڵی 2003 تەرمی منداڵێکی تەمەن 11 ساڵان لە ناوچەی وارماوەی شارە زۆر بە فڕێدراوی دۆزرایەوە. ئەمڕۆ پاش تێپەڕبوونی 11 ساڵ بەسەر ڕووداوەکەدا پۆلیسی وارماوە ئاشکرای کرد ئەنجامدەرانی ئەو کارەی دۆزیوەتەوە. پاش تێپەڕینی 11 ساڵ بەسەر کوشتن و فرێدانی مێرد منداڵێک لە ناوچەی شارە زۆر، پۆلیسی وارماوە دەستگیرکردنی ئەنجامدەرانی ڕووداوەکەی ئاشکرا کرد کە 3 هاوڵاتی بوون دوای ئەوەی ساڵی 2003 بە ئۆتۆمبیلێکی جۆری پاترۆڵ لە مێرد منداڵێک دەدەن و برینداری دەکەن، دواتر لە بری ئەوەی بە نەخۆشخانەی بگەێنن لەسەر پردێکەوە فڕێی دەدەنە خوارەوە و بۆ هۆیشەوە مێرد منداڵەکەی گیان لەدەست دەدات کە بەپێی راپۆرتی پزیشکی مێرد منداڵەکە 48 کاتژمێر دوای ئەوەی ئۆتۆمبیلەکە لیداوە لە ژیاندا ماوە، بۆیە پێدەچێت گیان لەدەستدانەکەی بەهۆی فرێدانەکەیەوە بووبێت. هەرچەندە ئەنجامدەرانی ڕووداوەکە ئەو کات نەزانراو بوون، بەڵام پاش هەبوونی چەند زانیاریەک لای پۆلیس ئێستا دەستگیر کراون. لە قەزای شارە زۆر لەلایەن ئۆتۆمبیلێک و 3 کەسەوە مناڵێک بە ناوی محەممەد عەبدولعەزیز بە ئۆتۆمبیل دەشێلرێت و دواتر بۆ ئۆتۆمبیلە هەڵدەگرێت و فڕێ دەدرێت و ئەو کاتە بکەری ئەو تۆمەتبارە نادیار دەبێت، بۆیە بەڕێزدا دووەر ئەو کات دۆسیەکە پاش چەند مانگێک بە پێی مادەی 130 فەقەرە جیمدا دەخات و دۆسیەکە دۆسی ژمارە 90 ساڵی 2003 هەر بۆیە لە ئەم ساڵدا واتە 24 دوی 2014 پاش ئەوەی کەوا زانیاریمان هەبوو لەسەر ئەو دۆسیەیە بۆیە دەستمان کرد بە لێکۆڵینەوە. دوای 11 ساڵ توانیمان بکەرانی ئەو تاوانە ئاشکرا بکەین و تۆمەتبارەکانیشان دەستگیر بکەین، ئێستاش لێکۆڵین لە ڕووداوەکە بەردەوام. کەسوکاری مێرد منداڵە کوژراوەکەش دوای 11 ساڵ لەسەر گۆڕی کوڕەکەیان لە گۆڕستانی کانیمیلی ناحیەی وارماوەی سەر بە قەزای شارە زۆر کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیان بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن ئەنجام دا و داوایان کرد بکوژی کوڕەکەیان بە سزای یاسایی خۆی بگات، ئەگەرچی یەکێک لە تۆمەتبارەکان ئێستا لە ژیاندا نەماوە، بەڵام دوان لەو هاوڵاتیانی کە پۆلیس بە بکوژی سەرەکی ناو دەبات دەستگیر کراون و دانیان بە تاوانەکەیاندا ناوە. ئەو چەند ساڵە کە بێسەر و شوێن بۆ با بڵێن بکوژەکانی کەس نەیزانیوە کێیە، بەڵام خۆشبەختانە ئێستا ئاشکرا بوو ومێ دەکەین بە پشتیوانی خوا سزای یاسایی خۆیان وەربگرن لە یاسا خۆی سەروەربێ لە هەموو شتێک. کوشتنی ئەم لاوە بە شێوازێکی دڕندانە کە کوژراوە سیارە لیاوە و فڕیاناوە، ئێمە شکر بۆخوا کە ئێستا بکوژەکانی دۆزراونەتەوە. ئەوەی کە لە دەسەڵاتی ئێمە بێت تەنها ڕوبەڕووی یاسایەکەینەوە، یاسا سەروەر بێت و دەستخۆشیش لە پۆلیسی وارماوەکەین کە هەوڵ و کۆشی خۆیان ناوە بۆ دەستگیرکردنی ئەو کەسانە. هەرچەندە ئەم ڕووداوە سەرەتا بەهۆی تیژڕەوی ئۆتۆمبیلێکەوە ڕوویداوە، بەڵام دواتر تۆمەتبارەکان بۆ شاردنەوەی ڕووداوەکە پەنا بۆ فرێدانی تەرمی مێرد منداڵەکە دەبن تاوەک ئاشکرا دەبن، بەڵام پاش تێپەڕینی 11 ساڵ ئاشکرا دەبن، بۆیە ئەگەر ئێستا پەشیمانی تەنها ئاواتی تۆمەتبارەکان بێت لەو دی و شیشەکانی زیندانەوە ڕەنگە کەمێک درەنگ وەخت بێت، چونکە گەر ئەو مێرد منداڵە ئێستا لە ژیاندا بووایە تەمەنی 22 ساڵ دەبوو. بابانەنوور ئێناڕتی، ناحیەی وارماوەی سەر بە قەزای شارە زۆر. لقی سلێمانی یەکێتی بەڵێندەرانی کوردستان ڕایگەیان ئەگەر بودجەیان نەدرێتێ 1000 پرۆژە لە سنووری پارێزگای سلێمانی دەوەستێت. یەکێتی بەڵێندەران ناڕزایەکانی خۆی لە بەیاننامەیەکدا بڵاو کردەوە و داوای چارەسەرکردنی ئەو کێشانە دەکا کە ڕوبەڕووی بووەتەوە. هەروەها ڕێکخراوەکانی کەرتی تایبەتیش بەیاننامەیەکی تریان بڵاو کردە و ڕایانگەیان ئەو کێشانەی ئێستا ڕوودەدا پەیوەندی بە سیاسەتی ئیداری و دارایی ساڵانی ڕابردووە هەیە و پێویستە حکوومەت چارەسەری بکات. کێشەکانی نێوان بەغدا و هەولێر تەنها کاریگەری لەسەر نەمانی پارە لە بانکەکان و بودجە و موچەی فەرمانبەران نەکردووە، بەڵکو قەیرانەکە کاریگەری لەسەر ئەو کار و پرۆژانش کردووە کە پەیوەندی ڕاستەوخۆی بە ژیانی گشتی هاوڵاتیانەوە هەیە. کاردانەکان لەسەر نەناردنی بودجە لەلایەن بەغداوە بەردەوامە و لقی سلێمانیچەری بەڵێندەران و ڕێکخراوەکانی کەرتی تایبەتیش بەجیا دوو بەیاننامەیان بڵاو کردە و ڕایانگەیان ئەگەر بودجەیان بۆ خەرج نەکرێت نزیکەی 1000 پرۆژە لە سنووری پارێزگای سلێمانی ڕادەوەستێت. نزیکەی 1000 پرۆژە ئەبێت بە تەئکید ئەگەر بودجە نەدرێ و پارە نەدرێ وەسانەکەی تەئکیدە، لەبەرەوە ئەو کۆمپانیانەی تا ئێستا کارمان نەوەسانوە توانامان دیاری کراوە، هەتا ئەوە بتوانین ئەتوانین ئیدامەی بدەین دواتر بە ئۆتۆماتیکیەوەچێت. یەکێتی بەڵێندەران لە بەیاننامەیەکی پێنجخاڵیدا داوا دەکەن ڕەزامەندی بدرێت لەسەر وەستانی پرۆژەکان بەخواستی کۆمپانیەکان خۆیان. بەڵێندەران داواش دەکەن ئەو پارانەی لە بەرەوبراتی کار و دەسەبەری کۆمەڵایەتی و بەرەوبراتی باجی کۆمپانیەکان لیان وەردەگیرێت ڕابگیرێت تا ئەو کاتەی
حکومت پێشینەکان دەدات بە بەڵێندەران. ڕێکخراوەکانی کەرتی تایبەتیش بەنامەیشان بڵاو کردو و تێیدا باسییان لا کێشەدارەکانی هەرێم کردو و دەڵێن ئەوەی ئێستا ڕوودەدات پەیوەندی بە سیاسەتی ئیداری و دارایی ساڵانی ڕابردووە هەیە و پێویستە حکومت ئەو پارانە دابین بکات و خەرجی بکات. یەکەم کەرتی تایبەت بەشداریشی کارا لە ناوەندەکانی بڕیاردا بکات، شەفافیت لە مامەڵە دارایی و ئیداریەکاندا، هەموو داهاتەکانی ناوخۆ بەبێ هیچ تایبەتمەندیەک بچێتە ناو بودجەی هەرێمی کوردستانەوە، زیادکردنی بودجەی وەبەرهێنان و خەرجکردنی بڕی تەرخانکرا و کەم نەکردنەوەی لە کاتی جێبەجێکردنە. بۆیە پێوەمان وایە ئەوەی ئێستا ڕوودەدات پەیوەندی بە سیاسەتی ئیداری و دارایی ساڵانی پێشووە هەیە. ڕێکخراوەکانی تایبەت بە کەرتی ئابووریش دەستەیەکیان ڕاگەیان بە ناوی ئامادەکاری ئەنجومەنی کاری هەرێم لە سلێمانی. کاری ئەم دەستەیە دروستبوونی پەیوەندیە لە نێوان ڕێکخراوەکانی ئابووری و حکومەت و چارەسەرکردنی کێشەکانیان. لەگەڵ بەردەوامبوونی کێشەکانیان بەڵێندەران و ڕێکخراوەکانی کەرتی تایبەت دەڵێن چەند ڕۆژی داهات و بۆ چارەسەرکردنی کێشەکانیان لەگەڵ وەزیری دارایی کۆ دەبنەوە بۆ باسکردنی کێشەکانی سەرجەم لقەکانی چێتی بەڵێندەران و پڕۆژەکانیان. هێمن مەحموود یەنارتی، سلێمانی. ناوبڕێک و بەردەوامی.